إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. إيمان داراني خۆشەویست خوشک و برا بەڕێزەکانم، کێشەی گرانبوونی نرخەکان و بەرزبوونەوەی لە بازاڕەکانە کێشەیەکە هی ئێستا نییە تەنها بەڵکو هی دێر زەمانە. هەر لە زووەوە لەسەر زەویە خوای تەعالا خۆراکی مرۆڤەکانی لەگەڵ خۆیان لەسەر زەویە بۆ ڕەخساندووە. جاجاری وا هەیە هەندێ هۆکاری دنیاوی ئەبێتە مایەی ئەوەی کەوا شتەکان گران ببن بە ئاسانی، شتومەک و خواردن و جلوبەرگ و ئەو شتانە کەم ببێتەوە و نرخی بازاڕەکان بەرز بێتەوە، یان هەندێ شت لە بازاڕەکانە نرخی بەرز ببێتەوە. بە لە یەکدانەوە دنیایەکان وەکو مرۆڤ ئەوە ئەگەڕێننەوە بۆ زۆر شت، ئەیگەڕێننەوە بۆ نمونە بەرزبوونەوەی یان دابەزینی نرخی سوتەمەنیەکان، نەوت و غاز و ئەو شتانە، یان ئەیگەڕێننەوە جاری وا هەیە بۆ گۆڕینی نرخی عملەکان لە بازاڕە، بۆ نمونە دۆلار و یۆرۆ و یەن و ئەو شتانە گۆڕانکاری بەسەراتێ بەرز و نزمەکە، یا پارەی خۆمانی بە هەمان شێوە نرخی دائەبەزێ یا نرخی بەرزە بێتەوە، یا هەندێک کاڵا لە بازاڕە زیاتر تەڵەبی لەسرە، هەندێک کێشە ڕووەدا لە وڵاتانەی کە لەو شوێنانەوە ئەو شتانە دێن بۆ وڵات، بۆ نمونە وڵاتی نەوتی کێشەی تیا ببێ نەوت بسعری بەرزە بێتەوە. ئەو وڵاتانەی ترکە ئەگەر تووشی کارەساتێک بێن، شتومەکەکان لە وڵاتانەوە قورسە هاتنی نەخۆشی بەڵا دەرد، هەندێک جار ئەیگەڕێننەوە بۆ زۆری ڕێژەی مرۆڤەکان لەسەر زەویە و زیاتر تەڵەبکردن لەسەر ئەو شتانە. شت زۆرە. ئێمە هەر لە ژیانی خۆمانە لەم تەمەنەی کە تایە ژیاوین کەم تا زۆر گرانیمان بینیوە و ناڕەحەتیمان بینیوە، گەنجەکانمان کەمتر، گەورەکانمان زۆرتر، ئەوانەمان کە پیرن زۆرتریان بینیوە، چەند قۆناغێکیان بینیوە. بۆ نمونە ئێمە گرانیەکەی ساڵی 92 هەتا 97مان بینی کە گرانیەکی زۆر ناخۆش بوو لەسەر وڵاتەکەمان، 5 ساڵی خایاند، و بووە مایەی ئەوەی کە زەرەرێکی زۆر بکەین و قازانجیشمان کرد. لەو قازانجانە ئەوە بوو کە گرنگی درا بە ئەوەی کە بتوانین خۆمان شتی خۆماڵی دروست بکەین لە خواردن، سەروەتی زراعی لەلایەنی بواری کشت و کاڵەوە، سەروەتی حیوانی ئاژەڵداری
سوودمان لە زۆر شتی وڵاتی خۆمان وەرگرت، بەڵام هەندێک ناڕەحەت تەبعاً ڕووی کردە زۆر ماڵ و زۆر کەس. ئەمەی کە ئێستا ڕۆدا جەنابتان هۆکارەکانی دنیایەکانی ئەزانن، بەڵام ئێمە وەکو موسڵمان هەست دەکەین لە پشت ئەمانەوە، لە پشت ئەم هۆکارە دنیایانەوە کە باسەکرێ بڕێ هۆکاری تر هەیە کە خەڵک هەمووی نایزانی، تۆی ئیماندار ئەیزانی. ئێمە ئەزانین ئەم کەونە خوای تەعالا بە خۆڕایی دروستی نەکردووە، بەڵکو خوای تەعالا کە مرۆڤی هێناوەتە سەرزەوی لەگەڵ مرۆڤە پەیامی بۆی هێناوە. ئەو پەیامە، ئەو یاسایەی کە خوای تەعالا هێناوێتی ئەگەر پەیڕەو بکرێ مرۆڤ بەختەوەرترین چی نەبێ لە سەرزەویە. بەڵام ئەگەر یاساکانی خوا پشتگوێ خرا، پەیڕەو نەکرا، نەکبەتی و بەدبەختی ڕوئەدا، گرانی، ناڕەحەتی، کوشتار، دەربەدەری، هەموو خراپەیەک. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ لە سوورەتی عنکەبوتە ئایەتی 62 ئەفەرمێ الله يبسط الرزق لمن يشاء من عباده ويقدر له. خوای تەعالا خۆی ڕزق و ڕۆزی بەرفراوان ئەکاتە سەر زەویە بۆ هەر عەبد و بەندەیەلێک کە خۆی بێوێ، و هەروەها خۆیشی لێیان نەگرێتەوە. بەڕاستی إن الله بكل شيء عليم. خوای تەعالا بە هەموو شتێکی ئێمە زانایە. خوای تەعالا ئەسباب و مسبباتی داناوە. خۆشەویستەکانم، خوای تەعالا شتێکی داناوە هێڵی سوورە، هەر کاتێ مرۆڤەکان لێی تێپەڕیان کرد خوای تەعالا عقوبەیان ئەدا، سزایان ئەدا بۆ ئەوەی بگەڕێنەوە، بۆ ئەوەی پەشیمان ببنەوە، بۆ ئەوەی مافی یەکتری نەخۆن، بۆ ئەوەی زوڵم لە یەکتری نەکەن. هێڵی سووری بۆیان داناوە خوای تەعالا، ئاگاداریانی کردوێتەوە، زۆر جار تەئکیدی لەسەرەکە و پیانە فەرمێ وما أصابكم من مصيبة فبما كسبت أيديكم ويعفو عن كثير. هر مصيبتك كتوشتانە بێ، هەر مصیبەتێک کە بەسەرتانە دێ بەهۆی کردەوەکانی خۆتانەوەیە، و لە زۆر شتی شەیە خوا خۆشەوێ، یعنی ئەوە زۆر مستحق زیاترن، بەڵام خوای تەعالا زۆری لێتان خۆشە بێ، بڕێکیشی بۆ ئاگادارکردنەوەی خۆتانە. ولو يؤاخذ الله الناس بما كسبوا ما ترك على ظهرها من دابة. سورة فاطر آياتي 45. خوای تەعالا ئەفەرمێ ئەگەر بێت و خوای تەعالا هەر کردەوەیە کە ئێوە ئەیکەن، هەر گوناحێک کە ئێوە ئەیکەن، ئەگەر خوای تەعالا لێتانی بگرێ، یعنی ئەوەی کە مستحقە بەسەرتانە بیتێرێ، یەک نەفەر لەسەر زەویان نامێنێتەوە. تیامانە هەیە لەناو ئەم مەجلیسە، لەناو ئەم مزگەوتە و لە غەیری ئەم مزگەوتە لەم شارە، ئەمڕۆ گوناحی وای کردووە ئەگەر خوای تەعالا بەهۆی گوناحەکەیەوە لێی بگرێ، زۆر خراپی بەسەر تێرێ. بەڵام خوای تەعالا زۆر گوناحەیە ئاگادار دەکاتەوە، وریا دەکاتەوە. چەند جار خوای تەعالا ئەیتێرێتە پێشاوت، ئاگات لە خۆت بێ، بڕێک ئەملا بەملا تا بێیتە خۆتە. لە زمانی یەکێک لە خەلیفەکانە کابرایەکیان گرت لەسەر گوناح، سەر دزی، هێنایان، کابرا هاوارێ کرد، وتی گەورەی ئیمانداران، بەخوا من ئەمە ئەوەڵ جارمە و ئیتر هەتا ما ئەمە ناکەم. فەرمووی وەڵڵاهی درۆکی، قەت لەسەر ئەوەڵ جار خوای تەعالا ئینسان عقوبە نادا. درۆکە یەکەم جارت نییە، مەڵێ یەکەم جارمە، یەکەم جارەکە گیراوی، بەڵام زۆرت کردووە، سەدەها جار خوای تەعالا ئاگادار دەکاتەوە. لەبەرەوە خۆشەویستەکانم،
هۆکاری زۆرە. من هەند حەدیثێکی پێغەمبەرتان یا دەخەمەوە ئەمڕۆ باسی هەندێک هۆکارەکە لە ڕوانگەی ئێمەوە، لە ڕوانگەی عەقیدە و بیرروباوەڕی من و تۆ، و هەفتەکەی تریش ئینشاءالله ئەڕۆینە سەرەوەی چۆن ڕوبەڕووی کێشەی گرانی ببینەوە وەکو موسڵمان. طبعا ئیسلام چۆن ئەچیتە دکتۆر، ئەگەر نەخۆش بی دکتۆرەکە هۆکاری نەخۆشیەکەت بۆ دیاریەکە، پێشا پێت ئەڵێ چی نەخۆشیەکەت هەیە، دوایەوە بۆتی هۆکارەکان دیاریەکە، ئەمجا چارەسەرەکانیشت بۆ دیاریەکە. بە هەمان شێوە ئەم کێشەیە هۆکاری هەیە. هەندێک هۆکارە دنیایەکانم باس کرد، بەڵام لە ڕوانگەی من و تۆ مسلمانەوە هۆکاری تریشمان هەیە. ئێستا باسیەکەین لە حەدیثێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم، و ئەگەر قسمەت هەبێ هەفتەی داهاتوو باسی چارەسەرەکەین، چۆن بتوانین ڕوبەڕووی ئەم گرانیە ببینەوە، لەوانەیە خراپتریشمان بەسەرا بێ قەت خوا نەکا ئینشاء الله، بەڵام ئینسان احتیاط وەربگرێ و خۆی ئامادەکە بۆ خراپتر. عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاص، عفوا عەبدوڵڵای کوڕی عومەری کوڕی خەتاب خوای لێ ڕاضی بێ، عن عبد الله بن عمر رضي الله عنهما خوي باوكي قال أقبل علينا رسول الله صلى الله عليه وسلم فقال، في غمري خواه صلى الله عليه وسلم روجي كان روي تيكردين وفرموي: يا معشر المهاجرين، 5 إذا ابتليتم بهن وأعوذ بالله أن تدركوهن. پێنجشت هەیە ئەبنەمایی پێنجشتی تر، ئەگەر پێی گەیشتن داوا ئەکەم پێی نەگەین، ئاگاتان لە خۆتان بێ. یەکەم: لم تظهر الفاحشة في قوم قط حتى يعلنوا بها إلا فشى فيهم الطاعون والأوجاع التي لم تكن مضت في أسلافهم الذين مضوا. لهر قوميك فاحشة وجناح بها مجوركاني داوين بيسي نيربازي ميبازي أويك زۆر خەتەر ئەیبینین ئەمڕۆ ڕووی کردوتە وڵاتان هەمووی، بە تایبەتی ڕووشی کردوتە وڵاتی مسلمانان کە سنوورێکی نەماوە، شتەکە زۆر تێپەڕی کردووە، حتا گەیشتۆتە ئەوەی هەندێک گوناح و تاوان کە لەوانەیە هەبوو بێ حتا لە پاکترین مجتەمەعا گوناح هەر ئەبێ، بەس بە ئاشکرا و ئاڵای بۆ هەڵ بدرێ زۆر خەتەرە. پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ئەو گوناحانەی کە ئەگەڕێتەوە بۆ داوێن پیسی و نێربازی و ئەو شتانە لە هەر قەومێکە هەبێ، ئیلا طاعون و دەرد و بەڵاو ئێش و ئازاری وا ڕوویان تێکە کە لە پێشۆکانیانە نەبووە. براینە تەسەوڕەکەن ئەیسا لە وڵاتانی ئیسلامە و کوردستانیش ئاڵای نێربازی هەڵدراوە، ینی ئاڵای زەلام زەلام خوازێ، عەجایبتانتی بەڵێ لە بەغا لە هەولێر. تەسەوڕەکەن بە دەیەها بە سەدەها شوێنی داوێن پیسی لە ژێر ناوی ترە لە شارەکانی کوردستانە هەیە، لە ئوتێل، لە شوێنی مساج، شوێنی ئەمانە هەر بە ئاشکرا. جاروا هەیە حەملەیەکە کرێ، طبعا بە یاسا کراوە، یاسا هەیە، قانونی بۆ ئیجازەی بۆ دەرەکەن لە حکومەت. تەسەوڕەکەن جاری وا هەیە لە یاساکەش لا ئەدەن، ئەو یاسای بۆی دیاری کراوە لەوەش لا ئەدرێ، جار جار
حملەیەکی بۆ ئەکرێ 50-100 دانەی داخرێ 100 دانە لە شاری وەک هەولێر بە یەک جا 100 دانەدا بخرێ لە شاری وەک سلێمانی 50 دانەدا بخرێ 50 دانە بیری لێ بکەرەوە 50 دانە هەر یەکی ڕۆژی 50 کەس 10 کەس بچێتە ناوی چەند یەک کاری بەدڕەوشتی بە ئاشکرا ڕۆدا بە ئاشکرا ژێری نییە ئاشکرا زۆر خەتەرە مەسەلەکە ئاسان نییە دەبا ئێمە هەر خۆمان بخەڵەتێنین ئەوە ئیتر طبعا دیارەوە لە فەیسبوک تەماشاکەی لە یوتیوب ینی هەموو شتەکان هاندەرن بۆ ئینسان بۆ گوناحەکان دووهەم ولم ينقصوا المكيال والميزان إلا أخذوا بالسنين وشدة المؤونة وجور السلطان عليهم هەر کاتێ خەڵکی لە ترازوبازیە لە کێشانە و پێوانەیە ترازوبازی کرد یعنی گوناحی کرد زیایی کرد زیایی کێشانە کرد بۆ خۆی و کاتی شەیفرۆشیە کەمی کرد ئللا گرانی ڕوویان تێکا ناڕەحەتی ڕۆیان تێکا و حاکمی زاڵم مسەڵەت ئەبێ بەسەریانە سیرکە من بەس ئەڵێم سیر خۆت بکە با نەڵێ فڵان واکە سەیری خۆت بکە چەند یەک دەستپاکی لە ترازووە مەرج نییە بەس ئەوانەی بەقاڵ بن بەس ترازوو بە هەموو معناکانی ئێمە چەند یەک بۆ خۆمان کاتێک حتا لە شتەکانە ئیسە کاتێک ئێمە باسی چاکە ئەکەن یەکسەر چاکەکان هەموو ئەیدەینە پاڵ خۆمان ئەمەمانە کرد ئەمەمانە کرد ئەمەمانە کرد قەت باسی خۆت ناکەیەوە خراپە بەس کاتێ باسی خەڵکەکەی هەرچی چاکە هەیە ئیخەیتە لاو خراپەکانی باسەکە ئەمەش ترازوو بازیە خوای تەعالا فەرمێ وەلا تەبخەسوا الناس ئەشیاءهم شتی خەڵک بەبێ قیمەت مەزانە شتەکانی خۆتیش زۆر گەورە مەزانە کاتێک کارەکەی هەر کارێکەکەی هەر چاکەیەکەکەی دائیمەن چاکەکانی خۆت بەکەم بزانە وا بزانە هیچت نەکردووە کاتێ باسی خەڵکی شەکەهینەکانی خەڵک چاکەکانیان بە باشت بە زۆر بزانە ئیتر ئەوە طبعا من باسی بازارتان ناکەم خۆتان هەن لە بازاڕە لە من زیاتر بازاڕە بین بەس من ئەیبیسمەوە ئەزانم خەڵک چیەکا لە بازاڕە بەبیستن هەندێک جاریش بە چاو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تێپەڕی بە بناو بازاڕە تەماشای کرد کابرایەک شتی داناوە شتەکان لە بان و زۆر جوانن لە بان و زەوقا لە ژێرەوە تەوقە دەستی کردە ناوێ سەیری کرد فەرمووی براکەم بۆ واکی وتی وڵی پێغەمبەری خوا تۆزێ باران لێی داوەمان فەرمووی ئێدە هەر بە ئاشکرا ڕایخە و بە عالەم هەمووی ببینێ بۆ فێڵەکەی وەڵڵای هەرکە فێڵکە لە ئێمە نییە یعنی نازانم ئەو فێڵانە طبعا کە ئەکرێ وەڵڵاهی خاوەنەکانی قوڕ ئەکرێ بەسەریانە قوڕ ئەکرێ بەسەریانە طبعا چینێک لە ناو ئێمەیە مدەیەک لە مدەکان زۆر یعنی زوڵمیانە کرد بۆ نمونە چینی معاون طبی ئەدبینی لە کەلارە معاون طبیەکان هەمویان خاوەن قەسری سێقات و چوارقات و طبعا حەسوودی نییە خۆی ئینشاءالله حەزەکەن هەموو مسلمانان دەوڵەمەندترین کەس بن بەس معقول نییە بە دەرمان فرۆشی تۆ نەبەرزبی کابرا کە دێتە لا شەرمەکە لە تێتە سەیدەلێکت معاملەت لەگەڵا بکە تۆ خۆت ئەبێ زەمیرت ببێ یعنی جاری وا هەبووە من خۆم دەرمانم کڕیوە لە بازاڕی کەلارە لە معاون طبیە 48,000 بای 48,000 بۆ یعنی هینێکی دکتۆر چوومەتە لای برادەرێکی تر ئەویش هەر نەمیناسی وتم برا ئەم دەوایانە زەحمەت نوێ بای چەندێکە دێتی مامۆسا ئەمە ئەگەر خاترت نەگرم 28,000 ئەگەر خاترت بگرم ئەتوانم بە 25 پێتی بدەم یعنی کابرا ڕێک دووقاتی لێم وەرگردو چییە من معاملەم لەگەڵا نەکردو ئەم چینە مدەیەک هەر زۆر زیادە ڕەویانە کردووە دڵنیام ئێستا شەر ئەکرێ چونکە خەڵک فەقیرە بەرامبەر بە دەرمان سعری معروف نییە ئەتوانێ بڵێ ئەمە هینەکەی بەرزترە و ئەمە نازانم کوالیەتەکەی وایە ئەتوانێ بتخەڵەتێنی ئەوە زەمیرەکە بۆ خۆی گەڕێتەوە من پیاوێک ئەناسم پارەیە زۆری خڕ کرد بەو شێوازە بەس سبحان الله دوای ئەوە ئەو پارەی هەر هەمووی خستە سەر ژنەکەی و قەرزاریش بوو لەسەریا خانووی فرۆشت ماڵی فرۆشت بردێ خارج هەرچی کرد چاری نەکرد و چاری نەکرد تا ئیفلاس ئەوەی کە فێڵ بکاو بە فێڵ بیناتەیەکەوە ئەبێ بیداتەوە باجەکەی ئەبە بداتەوە باجەکەی لە ماڵ و مناڵی خۆتە ئیدەیتەوە باجەکەی لە ناو عایلەکەی خۆتە ئیدەیتەوە ولم يمنعوا زكاة أموالهم إلا
منعوا القطرة من السماء ولولا البهائم لم يمطروا. هر کسی یا هر قومی زکاتی ماڵەکانیان بە جوانی نەدەن ئیلا خوای تەعالا بارانیان لێ ئەگرێتەوە. پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر لەبەر حیوانات نەبوایە قەترە نەئاهاتە خوارەوە. براینە ئەم حادیسەی لە منتقەی بتوێن و ئەو منتقەی پشدەر و ئەوانە ڕوویدا زۆر شتی دەرخست. یعنی لە ناو 50-100 کەسە ئەوەنە دەفتەر درا بە کابرایە، ئەوەنە دەفتەر 7000 باسی شتێکی زۆرەکری. ئەوە زەکاتەکەی بەس زەکاتەکەی دەرکە بزان چەندێ زەکاتەکە. ئەوە هی چەند کەسێک یان چەند دەوڵەمەندێکە. براینە ئایا ئەو زەکاتانەی کە دەرەکرێ و ئەدرێ بە فەقیر و هەژار بالفعل بەقەد دەوڵەمەندەکانمانە؟ یعنی ئێمە ئەوەنە دەوڵەمەندمان هەیە؟ واللهی ئەگەر زەکات و ڕێکوپێکی بدرێ لەم گەڕەکە یەک فەقیر نامێنی. هەرهی ئەم دەوڵەمەندی ئەم منتقە بدرێ بە خەڵکی فەقیری ئەم منتقە یەک فەقیر نامێنی. هەر ئەو چلیەکە کە خوا دایناوە، چونکە خوا ئیشەکانی زۆر جوانە. ئەگەر بیزانایە فەقیر نامێنێ بە 21 ئەیکردە 21 بەس بە 41 فەقیر نامێنێ. دڵنیا بن خوا ئەوەنە دەوڵەمەندی داناوە بەقەدەر ئەوەنش فەقیری داناوە. بەس نادرێ خۆشەویستەکانم، نادرێ کاتێکە نەدرا و وەکو خۆی نەدرا وەکو خۆی جێبەجێ نەکرا تر بە تەمام مەبن بەرەکەتی ئاسمانگ دابەزێ، حتا بارانیش ببارێ بێ بە لافاو. نەکبەتیە خۆشەویستەکانم. ولم ينقضوا عهد الله وعهد رسوله إلا سلط الله عليهم عدوا من غيرهم فأخذوا بعض ما في أيديهم. ئەگەر عهد و پەیمان نەما لە نێوان خەڵکە، لە نێوانی خەڵکە ئەگەر عهد و پەیمان نەما خەڵک ئیتر بە کاربەدەست هەر کاربەدەستێ لەو ڕئیسەکەەوە هەتا خوار. ئەگەر عهد و پەیمان نەما ئەم قساکە و درۆکە ئەو قساکە و درۆکە لە انتخاباتە ئەنواع و ئەشکال درۆ ئەکرێ بۆی خەڵک دەنگیان پێ بدە. گشتان ئاگاتان لێتی طبعا من پێیان ناخەڵەتێم ئەیان ناسم، بەڵام خەڵکێکی زۆر پیانە خەڵەتێ. ئەنواع و ئەشکال وعدیان پێتاندا کوای یەک وعدیان هاوردەدی یەکی ئیتر خوا چۆن غەزەبمان لێ ناگرێ. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەگەر بێت و عهدی خوایان جێبەجێ نەکرد عهدی پێغەمبەریان جێبەجێ نەکرد ئیلا خوای گەورە زاڵمێک مسەڵەت ئەکا بەسەریانە لە غەیری خۆیان، بەشێک لەوە ئەخۆن کە دیاری کراوە. خۆ ئەمە ڕێک نایەتە دی. ئێمە عهد و پەیمان کوا لە ناومانە، بەس لە بینی بڕێ فەقیران ماوە. عهد و پەیمان کوا لە بینی خەڵکە کوا ماوە. کابرا ئەوە هیچ کابرا تەماحی ڕیبا و گەرەکێتی پارەی بە ئاسانی دەستکەوێ ئەڕوا پارەی ئەوەنە دەفتەرە کاتە دەست زەلامێ بۆ ئەوەی دوای 3 مانگ ئەوە نەیبداتێ. طبعا ئەمە معاملەیەکە یعنی هەر زۆر دیارە کە ئەمە معاملەی حرامە. بەڵام کابرا کردی بەبێ وەرەقە بەبێ عەقدی مەحکەمە پارەی کردە دەست ئەم یەکاکە تۆ بۆی خۆی تۆ بۆ فێڵی لێ ئەەکەی. سێ عهد و پەیمان چی پێ هاتووە لە ناو خەڵکە؟ خەڵک چی بەسەر هاتووە؟ و ئەم جا سیرکەن چۆن زاڵم مسەڵەت بۆ بەسەرمانە. ئامادەین هەموو شتێکی تەسلیم بکەین بۆ ئەوەی معاشەکە ڕبعێ لە معاشەکەمان بۆ بنێرە ناینێت. براینە ئەم حەدیسە حەیای گشتمانە بە قەسەم بەخوا حەیای گشتمانەی برد. ئەسبابەکانی هەمووی خستە بەر چاومان بەس ئێمە خۆمان گێلەکەین. ئەمجا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم وما لم تحكم أئمتهم بكتاب الله ويتخيروا مما أنزل الله إلا جعل الله بأسهم بينهم. هەر کاتی قومی گەورەکانیان ئیمامەکانیان حکمیان بە قورئان نەکرد حکمیان بە سونەتەکانی پێغەمبەری خوا نەکرد ئیلا خوای تەعالا لە ناو یەکە ئەیان کاتە خۆرەی یەک ئەخۆن. لەوانەیە زۆر عەجایبتان بێ قینە ئەمانە هەمویان یەک فکریان هەیە، هەمویان کوردن بۆ ئاوا بەربوونەتە یەکتری.
ئەم لە ئەوە خوا ئەم لە ئەوە سەبەبەکەی ئەوە نییە. قەسەم بەخوا ئەگەر بێت و حکم بە قورئان بکەن گشتێ بێ بەبرا، بەس مەسەلەکە ئەوەیە پشتیان لە دینەکەی خوا کردووە، بۆیە ئاومان پیاتوە، بۆیە براقینی لە برایەتی، ئامۆزا قینی لە ئامۆزایەتی، ئەم حزبەکە قینی لە ئەو حزبەکەی، ئەم ڕئیس عەشرەتەکە قینی لە ئەو ڕئیس عەشرەتەکەی، هەموومان یەکمان خواردووە، یەکمان پوکانۆتەوە. سەبەبەکەیشی بۆ ئەوە گەڕێتەوە حکمی خوا لە ناومانە نەماوە، شریعەتی خوا حکم ناکە. سەیری ئەو کەناڵە فەزایانە بکەن بزان چی ئەکەن، بزان چی ئەکەن، هەرچی موچە ئیسا ئەو 34 کەناڵەوە هەیە لە کوردستانە، ئەمە بەس فەزایی ئەوەی ئاسمانی بێجگە لەوانەی عەرزیش کە هەیە، هەر بەس ئەوانە دابخرێ و طبعاً ئەو خۆ پارەکەی لەکوێوە درێ، خۆتان بیری لێ بکەن، خۆ پارەی باوکیان نییە، لە ماڵی باوکیان نیانهێناوە، ئەپارەیە ملەتێ موچەی ئەم خەڵکێ، ئەو پارە و پولە ئەو قەناتانە هەمووی بکرێتە ناو یەک سندوق، موچێتر پێویست بەهی و ناکامە بڕۆ تەنازل بۆ کازمی و بۆ نازام کێ و کێ بدەی، هەر ئەوە بەسمانە. بەس ئەو کەناڵاوە نەوێ ڕێگامانیش پێ پیشاندن، ئەو کەناڵانە هەمووی عالەم گومڕاکەن، هەمووی خەڵک گومڕاکەن. کەناڵی دینی یەک دانەمان بەسە، کەناڵی نیشتمانیش یەک دانەمان بەسە، ئیتر باقیەکەی کشتی زیادێ. ئەگەر یعنی بۆ خزمەتی ملت بێ مەبەستم ستەماشاکە، یعنی ئێمە چەندە دوورین لە شریعەتەکەی خواوە، بڕۆ سەیری ئەو کەناڵانەکە دەگمەنی ڕێنمایی خەڵکەکە بەرەو چاکە، ئەغلەبی هانی خەڵکی ئەدا بەرەو خراپە و دیاریشە ئەو هەموو خراپە لە ناو ملت ئێمە هەیە، هەمووی لە کەناڵەکان و خەڵک فێرەوێ، پیاو کوشتن، خۆ کوشتن، تعداکردن، زوڵمکردن، دزیکردن، هەمووی ئەلەو کەناڵانەوەیە. دەیفەرمون ئەوە مشکلەکانە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە حەدیثێکە کە ئیمامی ئەبوو داود دەیگەڕێتەوە، ئەلبانیشە فەرمێ حەدیثێکی صحیحە، هۆکارەکانی بۆ باس کردین. داواکارم خوا ئیسلاحمان بکە، هیدایەتمان بدە، نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە. یا ڕەبی خوایە چاکمان کەی، یا ڕەبی خوایە چاکمان کەی، یا ڕەبی خوایە چاکمان کەی، یا ڕەبی خوایە بەرەو باشە بمان بی، یا ڕەبی خوایە ڕێنماییمان بکەی، یا ڕەبی خۆت فریامان کەوی، یا ڕەبی ئیسلاحمان بکەی، یا ڕەبی گەنجەکانمان ئیسلاح کەین، خاو خێزانمان ئیسلاح کەی، یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی، ڕەحم بە مردوەکانمان بکەی، یا ئیلاهە العالەمین اللهم کار بەدەستانمان صالح بکەی، دادپەروەریان بکەی، یا ڕەبی تەفریقە و دووبەرەکی لە نێوانمانە نێڵی، یا ڕەب العالەمین. ئامین ئامین. آمين آمين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. خۆشەویستەکانم، حسني بصري أجرته بمان أفرمي كاتي أم آية دابزي خوي تعالى فرمي وما أصابكم من مصيبة فبما كسبت أيديكم ويعفو عن كثير. هر مصيبتك كان كتوش به هو كاري دستي خوتانا، كاري خوتانا كردوتانا، وأجر خوا عفوتانك لزور شتيش خوا عفوتاني كردواجينا زور خرابتان بس هراده. أفرمي في غمر فرمي صلى الله عليه وسلم ما من خدشة عود ولا اختلاج عرق ولا نكبة حجر ولا عثرة قدم إلا بذنب وإنما يعفو الله أكثر. فرموي كاتي جانيك إنيكي ليكوي دارێک دا لە گیانت پێسەکەی لا ئەبا هەندێک، کاتێک کە دەمارێکی گیانت هەڵەپلێ، کاتێک کە ئێسقانێکت ئەشکێ، کاتێک کە بەردێک دێ ئەدا لە سیارەکەت ئەدا لە خۆت سەر تەشکێنێ، کاتێک کە پێت هەڵەکەفێ، ئەمانە هەر هەمووی برا بە ڕێزەکانم واللهی هەر هەمووی بەهۆی گوناحەکانی خۆتانەوەیە. وەخوای تەعالاش لە زۆریش ئەبورێ، یعنی مستحق زۆر زیاتری، بەس ئەمە هەمووی بۆ ئاگادارکردنەوەیە. طبعا ام حديثه وكو السند مرسله، يعني شو حسني بصري صحابه نبوه بلا معناه حديثك لا ايتكاني هل ايتكي بيشوا هاتوا كابو معناكي صحيحه اما اجبيه بزانين خوشه يسكانم ستوشي مصيبتك بي ليله درجي حرشتي لخوت لمنالط
إلا براكم گوناحێکت کردووە بێرە خۆتە. هەندێ لە سەحابە کاتێک حشتەکەی ملی باش نەدایە لە شوێنی نەهاتایە، هەندێ کاتێک کێشەیەکی بواە یەکسەر ئەیوت واللهی وەهی گوناحێک ئی گوناحێکە کردومە تۆبەی ئەکرد و پەشیمان ئەبوویەوە. ئێمە ڕۆژانە دەیەها موسیبەتمان تووشە بێ، دەیەها ئاگدارکردنەوەمان تووشە بێ، ناینە هۆشی خۆمان. یەکێک لە پیاوچاکان ئەمانەی ناونا زلەی میهرەبانی ئەفەرمێت جاری وایە خوای تەعالا زلەیەکت لێدا لە میهرەبانی خۆیەوە لێ تێدا، ئەوێ بێیتە هۆش خۆتە، زلەیەکت لێدا بێ هۆش خۆتە، فڵانە کەس بێرە هۆش خۆتە. کاتێک تۆ زوڵمێکەکەی سەیرەکەی شوێنێکت دێتە ئێش بۆ ئەوی بزانی ئەو شوێنت هاتە ئێش بەهۆی ئەو زوڵمەوە بوو. کاتێک کە غەشێکەکەی 100,000 زیادە دەسەکەوێت 200,000 سەر ژنەکەت، ئەمە بەهۆی ئەوە بوو. ئەبێ ئاگامان لە خۆمان بێ. إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا